ئازیزانم لەگەڵ ڕێز و خۆشەویستی بەڵێن ساڵح دەست دەکەین بە پێشکەشکردنی بەرنمەیەکی نوێی کورد کۆنێکشن لە بەشی کوردی دەنگی ئەمریکا و بەو هیوایەی بە دڵی ئەوەی ئازیز بێت. هەزاران سڵاو ji min jî dexîlêşemo îro em ê berê xwe bidinê ka rêkeftina li ser bernama navokiya Îranê di çi qonax de ye. Civata sînatoran pirsa pirçekirina Kurdan dêxa pêş Wezîrê Berrevaniya Amerîka û berpirsê peywendiyên giştî yên Yêketiya Niştimaniya Kurdistanê Seedî Ehmed Pîr bersiva çend pirsên Kurd Connection dide û berpirsê peywendiyên derve yên Partî Demokratîk Kurdistan hêbin hewramî mêvanê peymangeha Rojhilata Navîn bû li Washington Kurd Connection kamîra xwe gihandibûr lêgalo çima Pentagon jimara serbazên xwe kêm dikin. 40,000 سەرباز لە لەشکری وڵاتەیە گرتوەکانی ئەمریکا کەم دەکرێتەوە لە نێوەندی قەیرانە جیهانیەکاندا و کاربەدەستانی پەنتاگۆنیش نیگەرانن. کەمکردنەوەی ژمارەی سەربازەکانی لەشکری ئەمریکا لە ماوەی 3 ساڵی داهەدوودا دەبێت و کاربەدەستانی وەزارەتی بەرگری دەڵێن ئەم کەمکردنەوەیە کاریگەری نەرێنی دەبێت بەسەر لەشکرەوە بەڵام بڕی 7 ملیار و 100 ملیۆن دۆلار پاشەکەوت دەکرێت. حکومەتا یۆنانستانê pêşniyazek bo reformên aborî de li beramber wergirtina qerzên nêfneteweyî ev delîveya dawî ye ji bo rizgarbûnê ji qeyrana aboriyan jî wê bê derxistin ji komela welatên diravê Euro. Li derveyî Parlemanê Yûnanistanê xwepêşanderan rijdî li hikûmeta xwe kir bêgehîna rêkeftinekê û ji karesata derketinê ji Ewropa rizgar be. Wan got ew bi bûna xwe Ewropîna wê Ewropî bimînin. Roja yekşemê rêberên Ewropî wê lêkombûna bilind lê Bruxelê biryarê li ser pêşniyaza Yûnanistanê bidin. Şahrezadî bêjin sistemê diravî yê Yûnanistanê nêzîkî rûxandinê ye. Bank girtîna û bi tinê yek dikara 6 euroyan derxe. دەسەڵاتدارانی ئیستانی ساوت کارۆلاینا خۆیان ئامادە کردووە بۆ لادانی ئاڵای کۆنفەدراسیۆن لە پایتەختی ستانەکە. فەرمانڕەوای ستانەکە بەرنووسێکی مۆر کردووە کە پشتیوانی زۆرینەی یاسادانەرانی ستانەکەی هەبووە بۆ لادانی ئاڵای سەروەختی شەڕی ناوخۆ و دانانی لە مۆزەخانە. û Îran û zilhêzên cîhanê berdewam in li ser danûstandinên herî bi zehmet yên navokî li Viyana piştî muhletekadî ji bo rêkeftineka berfireh nûtirîn pêşhat di vê raportê de. وەزیری دەرەوەی وڵاتەیە گرتوەکانی ئەمریکا دەڵێت ئەگەر بڕیارە قورسەکان لە دانوستانی ناوچی ئێراندا نەدرێن ئەوە بەشداربووانی ئەم توێژانە ئامادەن بۆ وەک دەڵێت کۆتایی هێنان بەم پرۆسەیە. Given that the work here is incredibly technical and that the stakes are very, very high. لەگەڵ و بەرچاوگرتنی ئەوەی کارەکەمان لێرە زۆر تکنیکیە و مەترسیەکانیش گەورەن و پەلەج ناکەین و پەلەشمان لێ ناکرێت و ڕێگەش نادەین لە هیچ ڕەهەندێکەوە پەلەمان لێ بکرێت. ئەوەی ئێمە سەنجی دەخینە سەر جۆری ڕێکەوتنەکەیە و هەر بەم شێوەیەش بەردەوام دەبێت. هاوکات محەممەد جەواد زەریف وەزیری دەرەوەی ئێرانیش بە پەیامنێرانی گوتووە چەندێک پێویست بکات لە ڤیەنا دەمێنێتەوە بۆ گەیشتن بە ڕێکەوتن. بۆ لێرە دەبم ئەگەر پێم وانە بێ دەگەینە ڕێکەوتن. ئەم ڕۆژەینی دانوستانە ناوچەکان لە توێشکردن لەسەر بەرەو پێشچوونەکان وەرچەرخاوە بۆ لۆمەکردن بە تایبەتی کاتێک وەزیری دەرەوەی ئێران وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا بەوە گونابار دەکات داواکاریەکانی خۆی گۆڕیوە. سۆران پاڵانی پسپۆڕی یاسای نێونەتەوەیە لە زانکۆی کۆیە. دیارە هەتوو لە هەوڵەدەن کە لە دواساتەکانە فشار بۆ یەکتن بێنەوە داواکاریەکانی خۆیان بەسەر یەکدا بسەتێنن. لە ڕاستیدا خودی ئەمریکای لەلایەن هاوپەیمانەکانی وەلایەن دۆستەکانی و فشاری لەسرە و تا ڕادەیەکی زۆر پێیان وایە ئەمریکا ئیمتیازی زیاتری بە ئێران داوە و من پێم وایە ئەمەش بۆ ئەوەیە ئەمریکایەکان و خودی دانوستانکاران دەزانن کە ئێران لە قەیرانێکی گەورەدایە و ئێران سەرنجامل بە داواکاریەکانی کۆمەلگای نێودەوڵەتی دەدا بۆیە ڕەنگە فشاری زیاتریان بۆ هێنا. بەڕێزپاڵانی دەشڵێت ئێران دەگاتە ڕێکەوتن بەڵام هێشتاش دووسەی متمانەکردن بە کۆماری ئیسلامی ئێران وەک کێشەیەک دەمێنێتەوە. هەموو ئەگەرەکان بۆەوە ئەچن کە بە شێوەیەک لە ڕێکەوتن بگەن بەڵام دەڕاستیدا خودی ئەگەر ڕێکەوتنیش کردی هێشتا متمانە بە ئێران کەمە و لەسەر ئازادکردنی ئەو پارە بلۆکراوانە و لەسەر دۆستەکانی دیکەش پێویستی بەکات هەیە بۆیە ئەگەر بە ڕێکەوتنیش بگەن هێشتا ڕێکەوتێکی 100% نییە و کۆمەلگای نێودەوڵەتی چاوەڕوانی ئێرانەکە بزان لە پرۆسەی عەمەلیە ئایا ئەو متمانەیە کە پێیان کردو بە جێبەجێەکەیانە.
بە شێوەیەکی فەرمی و توێژەکان لە نێوان ئێران و شەش زلهێزەکەی جیهاندایە، بەڵام لەم چەند مانگەی ڕابردوودا بۆتە دانوستانی ئەمریکا و ئێران. دیپلۆمات دەڵێن وڵاتانی تریش ئامادەن بۆ قایلبوون بە ڕێکەوتنێک لەسەر ئەم دۆسەیە لە نێوان واشنگتن و تاراندا. هێشتاش ناکۆچی لە نێوان ئەمریکا و رووسیادا هەیە، بە تایبەتیش لەسەر ئەگەر و نەگەری هەڵگرتنی سزاکان. دۆسەی سزاکانیش لە نوێژی ئەم ڕۆهێنیدا لە ئێران ڕنگدانەوەی هەبووە. ئەگەر ڕێکەوتنیش نەکرا ئەوە کۆتایی دنیا نییە. 36 ساڵە لە ژێر گەمارۆداین، 36 ساڵە بە پشتیوانی هێزدان خۆمان ڕاگرتووە. بەگشتی دەکرێت بگوترێ خۆشحاڵی لە نێوان ئێرانیەکاندا هەبوو کاتێ ڕێکەوتنە بەرایەکەی مانگی 4 مۆرکرا، بەڵام تونڕەوانی ئێرانی سوورن لەسەر بڵاوکردنەوەی هەستی دژە ئەمریکا. بەڵێن دەست خۆش بێ راپۆرتی بێجگەلەوەی کە بێمتمانەی کە کاک سۆران پاڵایی باسەکە نیگەرانی هەر زۆرن بێجگەلەوەی بێمتمانەی یان بڕوا بە ئێران ناکرێ بۆ ڕێکەوتنێک. باسەکانی دیکە چین؟ بەسەکانی تر لەوانە دەخیل یەکیان گرفتی ئیسرائیلە لە ناوچەکە، گرفتی وڵاتانی عەرەبی لە کەنداوی فارسدا کە هەتا ئێستا نیگەرانیەکانیان بە تەواوەتی نەڕەویوەتەوە و ناتوانن ئەو متمانە گشتیە بە ئێران بکەن ئایا ئێران دەستبەرداری بەرنامە ئەتۆمیەکەی دەبێ یان نا. یەکێ لە خاڵەکانی تر درێژە کێشانی ئەم توێژانەیان لە چەندان ساڵی ڕابردووەوە هەتا ئێستا وەکو زۆرێک لە چاودێر ئاماژەی پێدەکرد کۆماری ئیسلامی ئێران تەنها ویستوێتی یاری بەکاتکە، بەڵام ئێستا دەشێت ڕەوشە ئابوووریەکە کاریگەری هەبوو بێ بەسەر بڕیاری ئێرانەوە کە کۆ ببێتەوە بە مەبەستی گەیشتن بە ڕێکەوتن. سپاس دەستەکان خۆش و ئەندامên کۆماری یەن جڤاتە سیناتۆرین ئەمریکا نەڕەحەتن لە هەمبەر هەوڵên ئەمریکا دشەڕی کۆمەڵا دەوڵەتە ئیسلامی داعشدا. دێ جڤینەکە گۆهداری کردنێدا وان پرسێن بزەحمەت خستنە پێش وەزیرێ بەڕەوانیە و سەرۆکێ ئستونên لەشکری ئەمریکی پتر دە راپۆرتە شایان پاشادا. جان مەکینی سەرۆکی کۆمیتەی هێزە چەکدارەکانی ئەنجومەنی سینات کە بەخۆی ڕەخنەگرێکی توندە لە سیاسەتی سەرۆک ئۆباما بەرامبەر بە داعش گوتی کە دێتە سەر شەڕی داعش قسەکانی سەرۆک ئۆباما وا ڕادەگەیەنێن کە ئێمە بە هەزارەها هێرشی ئاسمانیمان ئەنجام داوە کە بۆ تەمایی کوژرانی ژمارەیەکی زۆری چەکدارانی داعش و لە ناوبردنی مۆڵگە و چەک و تەقەمەنیان و دەرهێنانیان لە چەند ناوچەیەک. بەڵام هیچ لەو پێشکەوتنانە کە سەرۆک ئاماژەی پێداوە ئەوە ڕاناگەینێت کە ئێمە ئاراستەی سەرکەوتنمان گرتووەتە بەر. Moreover, the longer ISIL remains undefeated in Iraq and Syria, the more potent its message is to those around the world. تا کاتی زیاتری پێ بچێت بۆ شکستێنان بە داعش لە عێراق و سووریا، ئەوە پەیامی زیاتر بە تونڕەوان لە سەراسەری جیهان دەدات ئەوانەی دەیانەوێت بچنە پاڵیانەوە و نەک لەبەر ئەوەی هیچ کارێکمان نەکردووە، بەڵکو لەبەر ئەوەی چاومان بە هیچ بەڵگەیەکی باوەڕپێکراو نەکەوتووە کە ئەو کارەی ئێمە دەیکەین لە ئێستاکەدا بە جۆرەی پێویستە بۆ بەدەستێنانی ئامانجەکان بۆ لاوازکردن و لە ناوبردنی داعش. لە بەرامبەر بە قسەکانی سیناتۆر مەکەین، ئاشتن کارتەری وەزیری بەرگری ئەمریکاش ئاماژەیدا کە وڵاتەیە گرتوەکانی ئەمریکا استراتیژیەتێکی بۆ بەڕێنگاربوونەوەی داعش گرتووەتە بەر کە لە 9 خاڵ پێک هاتووە. یەکەمیان و لەسەروی هەمویانەوە هەوڵە سیاسیەکانە کە وزارەتی دەرەوەی ئەمریکا گرتوێتە ئەستۆ بۆ دامەزراندنی حکوومەتێکی گشتگیری و فرە تایفی و کاریگەر لە عێراق و هەروەها لە هەمان کاتدا لە ڕێی دیبلۆماسیەتەوە یارمەتی دەدەین لە قۆناغی گواستنەوەی حکومڕانی لە سووریا لە بەشار ئەسەدی سەرۆکی سووریاوە بۆ حکوومەتێکی زیاتر گشتگیر و فرەلایەن کە کاریگەر بێت بۆ لە ناوبردنی داعش. ئاماژەشیدا بە سنووردارکردن و نەهێشتنی دەستڕاگەیشتنی داعش بە داڵدەیەکی ئارام بەهێزکردنی هاوکارەکانمان لە عێراق و سووریا کە هەوڵەکان بریتین لە مەشق پێکردن و ڕاهێنان و ڕاوێژکاری کە لەلایەن وەزارەتی بەرگریەوە جێبەجێ دەکرێت کە هاتە سەر گەواهیدانی ژەنەرال مارتن دمسی سەرۆکی ستوناوە بەشەکانی ئەمریکا لەبارەی استراتیژیەتی ئەمریکا و بە بەڕێنگاربوونەوەی داعش گوتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەتوانین ئاماژە بە سێ ڕەوشی ئاڵۆز بدەین لەسەر بنەمای گرنگیان کە ئەویش یەکەمیان ژمارەیەک لە حکوومەتەکان مافی ڕەوایی حکومڕانیان لەدەستداوە چونکە لە ڕووی سیاسیەوە حکوومەتی گشتگیر و فرەلایەن نین و یا بە جۆرەی پێویست بەرپرسیار نین بەرامبەر بە هەوڵاتیەکانیان.
گوتیشی دووەم ململانەی نێوان شیعە و سوننەکان کە لە مێژەوە هەیە لەم دوایەدا زەقتر بۆتەوە. حکوومەتە لاوازەکان کەمتر دەتوانن بێلایەن بن لە میانەی ئەو شەڕی دەسەڵاتەی لە نێوان زلهێزەکانی هەرێمی زیادی کردووە. سێهەمیش زیابوونی پێشبڕکەی لە نێوان ئیسلامی ڕادیکاڵەکان و میانڕەوەکان کە لایەنەکانی ترسوودیان لەو پێشبڕکیە وەرگرتووە. هەروەها لەو گەواهیدانە یەکێک لە تەوەرەکانی باسکران بریتی بوون لە مەسلەی نردنی چەک بۆ هێزەکانی پێشمەرگە. ژمارەیەک لە سیناتۆرەکان کە لەو گەواهیدانە ئامادەبوون نیگەرانیان دەربڕی سەبارەت بەوەی بۆچی لەم دەمەی کورد خواستی شەڕکردن یان دژ بە داعش هەیە ناکرێت ڕاستە و خۆ دابین بکرێن بەو چەکانەی کە بۆ داکۆکیکردن لە خۆیان پێویستیانە. من هێشتا لەو باوڕەدام کە دەبێت ڕاستە و خۆ چەک بە کوردان بدرێت بە ڕاوێژکردن لەگەڵ حکوومەتی عێراق. پێویستە ئەمریکا کاری زیاتر بکات بۆ پشتیوانکردنی هێزەکانی پێشمەرگە و استراتیژیەتی خۆی بەرامبەر بەو لایەنانە بگۆڕێت کە خواستیان هەیە شەڕی داعش بکەن. لە وەڵامدا وەزیری بەرگری ئەمریکا گوتی ئێمە لە ڕێی حکوومەتی ناوەندی عێراقەوە چەکمان بۆ کوردەکان دابین کردووە و ئەوان بەو ڕێگایە وەریان گرتووە و بە شێوەیەکی کاریگەر بەکاریان هێناوە. ماوەتۆ بڵین گەواهیدانەکەی کۆمیتی هێزە چەکدارەکانی ئەنجومەنی سناتی ئەمریکا سەبارەت بە استراتیژیەتی بەڕێنگاربوونەوەی داعش زیاد لە 3 کاژێری خایەت. شایان پاشا دانی ئەمریکا. بێگومان ئازیزانم کاردانەوەی جۆراوجۆر هەن لەسەر استراتیژیەتی بەڕێوەبەرایەتەکەی سەرۆک ئۆباما بۆ شکستپێهێنانی تونڕەوانی ڕێکخراوی دەوڵەتی ئیسلامی لە هەردوو وڵاتی عێراق و سووریاشدا. بەلای هەندێکەوە هەندێک دادیاری هەن لەم استراتیژیەتە و شارەزایەکی کوردیش هاوڕایە. مەسعود لاوە نووسەر و ڕۆژنامەوان لە ڕۆژنامەی ئەشەرق الئەوسەد یەکێکە لەوان و لە ڕێی سکایپەوە وەڵامی پرسیارەکانی دەخیلی شەمۆ دەداتەوە. دەبێت کورد هیوایەکی زۆر گەورە دانەنێ لەسەر ئەو تەسریحاتانە لەبەرەوەی پێشتریش دیوار ڕووی داوە کە مانجی ڕابردوو پرۆژە یاسایەک پرۆژە بڕیارێک هەبوو بۆ ئەوی دەنگ بدرێت لەسەری بۆ پرچەکردنی کورد و سوننە لە عێراق. بەڵام ئەم پرۆژە یاسایە سەری نەگرت لەبەرەوەی ئەنجومەنی پیران لە کۆنگرس ڕازی نەبوو. ئەو بارودۆخەی کە پێشمانجێکە بوو ئێستاش بارودۆخەکە زۆر نەگۆڕاوە بەڕێی من. کاک مەسعود پرۆژە لە کۆنگرس و لە ئەنجومەنی سینات بوو، بەڵام حتا ئەگەر پرۆژەکە پەسەند کرا بە ئەوە داوا لە حکوومەت دەکرا حکوومەت چەک بە کورد بداتن. ئێستا حکوومەت خۆی بەو شێوەیە بیرەکاتەوە کە چەک بە کورد بداتن. پێش مانجێک کە ئەم پرۆژە یاسایە سەری نەگرت هەر هەمان وەزیری بەرگری ئەمریکا داوای لە ئەنجومەنی پیران کردکەوە ڕازی نەبن. لەوانەیە وەکو فشارێک ئەم تەسریحاتانە بڵێن ئەم قسانە بکەن لەسەر حکوومەتی بەغدا بۆی زیاتر هەماهەنگێکی لەگەڵ کورد ببێ بۆ بەرەنگاربوونەوەی داعش و زیاتر یارمەتیەکان بگەێنێتە کورد. لەوانەیە فشارێکی وابێ و لەوانەش ڕاست بێ ڕێگە چارەیەکی بۆ بدۆزنەوە کەم هەنگاوە هەبێ. بەڵام من زۆر بە گەشتبین نیم بۆ هۆیەکان چین بۆ گەشتبین نیت. هەروەکو گوتم بارودۆخەکە نەگۆڕاوە. بارودۆخەکەی پێشتر دەیان گوت کە ڕەتیان کردەوە پرۆژە یاسایەکەی مانجی ڕابردوو لەبەرەوەی گوتیان ئەمە پەیوەندیمان لەگەڵ بەغا تێک دەدا. دووەم لە ئەمجامدا لەوانەیە بەغا بەرە و ئێران زیاتر بڕوە کە لەوانەیە ترسی هەڕەشەی چەند گروپێکی شیعەی عێراقی وەکو عەسائب ئەهل الحەق و سەرا سەلام و ئیسلام ئەوانە هەڕەشەیان کردبوو کە واگە چەک بدەنە کوردان لەوانەیە بەرژەوەندی ئەمریکا دەکەوتە مەترسی. کاک مەسعود ئەمریکا بەتەنها نییە کە باسی لەوە دەکرێت کە چەک بە کورد بداتن، بەڵکو 12 وڵاتی دیکەی بەتایبەتش ئۆروپا دایانەوێت چەک بە کورد بدەن. ئەم لایەنانەش لەوانەیە بتوانن بە لە ڕێگەی ئەو قسانە فشارێک بخن. من هەروەکو وتم گەشتبین نیم، بەڵام شتەکە مستەحیل نییە. شتەکە لەوانەیە بکرێت، لەوانەیە چەک بدەن بە کورد و کورد بەلایەنێکی گرنگدا بنێن بڵێن کەەوە بەغدا بە ژێری پێویست بەرامبەربوونەوەکەی بەرامبەر داعش
لە ئاستی خۆی نییە، ئاستی پێویست نییە، بۆیە لەوانەیە پێویست بێ کورد زیاتر بە قۆتکەین بەڵکو مەترسی داعشکەم بکرێتەوە یاخود لە عێراق بە یەکجاری دەریان بکەین. جازیزانم دەتوانن درێژەی ئەم دیمانەیە لەگەڵ نووسەر و ڕۆژنامەوان مەسعود لاوە لە ماڵپەڕی بەشی کوردی دەنگی ئەمریکا ببینن. دەخیل بە خۆ دەزانی ینی لە کاتێکا نەگەر کورد بە تەنیا کە باز لە مەسلەی دابینکردنی چەک دەکا بۆ هێزی پێشمەرگەی کوردستان لە نێوەندە نێونەتەوەیەکانیشا لە سیناتی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا لە ئەنجومەنی نوێنەراندا و لە زۆر وڵاتی ئەوروپاشاوەکو خۆت لە کاک مەسعودیشت پرسی ینی باس و جەختکردنەوەیکی زۆر هەیە لەسەر ئەمە. من بەڕاستی ویستمەوە بزانم کەسێکی وەکو کاک مەسعود لاوە وەکو نووسەرێ وەکو ڕۆژنامەوانێک بۆ گەشتبین نییە. بەڵێن هێشتن ئەمریکا ئەڤ یەکلا نەبووە یانکو سۆرانی دبیژن گەڵاڵە نەبووە لە ڕاستە جواتە سیناتوران گەلێک سیناتۆر دەگەل هەندێک نەکو بین کورد بینە پرچەکردن لێ هێشتا گەڵاڵە نەبووە هێشتا دیارە وەکو فشار دێتە بکارین هەم لەسەر حکوومەتی هەم وەکو کارتێک دێتە بکارینان بۆ بەڵکی لەسەر ئیران یان لەسەر سپاس دەخیل و دەست خۆش. ئازیزانم لە سەرەتای ئەم هەفتەیەدا سعدی ئەحمەد پیرە ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لە شاری نیویۆرک بەشداری لە کۆبوونەوەی ڕێکخراوی سۆشیالیست ئینتەرناشناڵدا کرد. لەم دیمانەیەدا حەیدەرکەریم لە بەڕێزپیرە دەپرسێ ئایا لە وتارەکەیدا لەو کۆبوونەوەیەدا داوای چی لە ئەنجومەنی سۆشیالیست ئینتەرناشناڵ کردووە. باسی ئەوم کرد کە یەکێک لە کێشەکانی کە هەمانە مەسلەی نابەرابەری یعنی نەبوونی تەوازن لە مابینی ئەو چەکانی کە لای ئێمە هەیە و ئەو چەکانی کە لای ئێرهابیەکان هەیە. ئێرهابیەکان هەر بین ناوبین کە شارێک لە شارەکانی ناوەڕاست و خواروی عێراق لەبەر بێهێزی سوپای عێراق و بێتوانایی حەشد شعبی داگیر دەکەن چەندین عەمباری گەورەی چەک و کەرەسەی شەڕ دەست بەسەردا دەگرن. ئەوەی ئێمە کە بۆمان دێ بەڕاستی دەتوانم بڵێم قەترە قەترەیە لەو ئاستەدا نییە و لە ماوەی دواییش مناقەشەیەکی زۆر بێ زەوق مەسەلەن ئێستا لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا تەسەور دەکەم لە کۆنگرێس زۆرینە دەنگی داوە بۆ ئەوەی چەکمان بووبێ بەڵام حکوومەت هینی لێ دەکات دەیمرێنی ساردی لێ دەکات لەبەر ئەوەی هەندێک دەنگی ناڕەزایی هەیە ڕەنگە هەندێکیان دەنگی نایەرەکانی کورد بن یان حکوومەتی عێراق کە پێی وایە سیادەی عێراق بریندار دەبێت بەوەی کە یا بە تەدەخولی تێبگە. من پێم وایە حکوومەتی عێراق کە خۆی نەتوانێت هاوکاریمان بکە خۆی نەتوانێت بمان پارێزی مافی ئەوەشی نابی ببێ کە لایەنێک یا چەند لایەنێک هاوکاریمان بکە بۆی ملیۆنها خەڵک لە مردن ڕزگار بکرێ و ئەو کارە ساتەی کە لە سنجار ڕوویدا سەدان و هەزاران ژن فرێندران و لە بازارەکان دەفرۆشرێن دەیان و سەدان گەنج شەهید کران بەبێ دیفاع ئەوە نابی دووارە بێتەوە هەڵەبجە نابی دووارە بێتەوە ئەگە بمانێ ئەوانە دووبارە نەبنەوە دەبی دەوڵەتی وەکی عێراق شەت ئەپی لێ بکرێ لە کاتی کە دەیەوێ عەرقەلە دروستکە بۆ گیانی چەک بۆ ئەو شەڕگانە چونکە پێشمەرگەی ماوڕۆ پێم وایە لە کۆبانیەوە تا کۆباشی لە ژێر عالەمی کوردستان شەڕی درندەیەک و دژمنێکی زۆر گەورە دەکا و ئەوە ڕێکخراوێکی ئیرهابی تەقلیدی نییە دەوڵەتێکە ئەوڕۆ چ لە سەتی خاکی عێراق کۆنتترۆلی کردووە پێم وایە ئەم شەڕە شەڕی هەموو دنیاە لەگەڵ ئیرهاب و ئەوەی کە شەڕکەرە بە نوێرەرایەتی هەموو دنیاش پێشمەرگی کوردستانە. بەڵێ دێنە سەر مەسلەی با بڵێن سەرۆکایەتی هەرێمی کوردستان خۆ دەزانی جگە لە شەڕکردنی داعش و هەروەها کێشەی حکوومەتی هەرێم لەگەڵ بەغدا و نەناردنی بووجە و زۆر شتی کە ئێستا هەرێمی کوردستان بەرەو قۆناغێکی بۆشایی قانونی دەڕوات سەبارەت بە ماوەی سەرۆکایەتی هەرێم. خۆش جەنابشێتی یەکێک بوو یەکێکی لەوانەی کە لە گفتوگۆکان بەشدارن دەکرێت پێمان بڵێ ئایا هیچ ئومێدەکەیە ئەم مەسلەیە بەم زوانە یەکلای بێتەوە چارەسەری چۆن دەکرێتن؟ پێم وایە ئەو کێشەی کە پێی دەرن کێشەی سەرۆکایەتی هەرێم ئەمە کێشەیەکی یاساییە ڕاستیدا شەخسی نییە چونکە من زۆر جاری جێم لێ دەبێت لە خەڵکی
کە ناوێ قوڵ بێتەوە لە تێگەیشتن لە کێشەکە پێوە مۆزوعی چەند لایەنێکن دژی سەرۆکی هەرێم و خۆکاندیدکردنەوە و دانانەوەیتی نا مەسەلەکە ئەوە نییە ئەو مەسەلە مەسلەیەکی یاساییە و ئەو مەسەلە یاساییە ئێمە وەرەقەیەکی هاوبەشمان هەیە لەگەڵ برایانی پارتی لە ساڵی 2013 کە پێی دەوترێ بڕیاری ژمارە 19 وێڕایی درێژکردنەوەی ماوەی سەرۆکی هەرێم بۆ 2 ساڵ جێڕانەوەی پرۆژەی دەستور بۆ ناو پەرلەمان و تاوتێکردن و سازان لەسەری خاڵی سێمیشی ئەوەیە کە سەرۆکی هەرێم ئەوە دوا جاریتی کە 2 ساڵی بۆ درێژ دەکرێتەوە جارێت کە خۆی کاندید ناکاتەوە. ئەو سیاسەتەی کە ئۆباما باسێکە درێژخانە ئایا چه هەرێمی کوردستان چ عێراق بەرگەی ئەوە دەگرێتن کە ماوەکی درێژخان بەو کێشانێک کە ئێستا تێدا هەیە بەرەو ڕووی داعش ببنەوە؟ من پێم وایە سەرۆک ئۆباما بە تایبەتی لەو فترەی شەڕی درێژ داعش هەڵوێستێکی زۆر ئیجابی و سارمی هەبووە یعنی لە تۆکمە بووە لە هەڵوێستی خۆی لە بەرامبەر لە دژی داعش و تا ئەوجێی توانیوێتی هاوکاری و یارمەتیشی باشی داوە بە تایبەتی هێزەکانی ئاسمانی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا و هاوپەیمانان لە هەموو ناوچەکان لە عێراق و لە کوردستان و لە کوردستانی ڕۆژاوە یارمەتی زۆر گەورەیانداوە ئەو جێگای بەرزن خاندن و سوپاسێکی بێپایانە. سعدی ئەحمەد پیرە ئەندامی مەکتەبی سیاسیەکێتی نیشتمانی کوردستان زۆر سپاس دەکەین. درێژاهیە vê hevpeyvîna digel Sadî Ehmed Pîran li ser malperên dengî Amerîka û dengê Amerîka û dikarin temaşa bikin û berpirsê peywendiyên dervên Partî Demokratîk Kurdistan Hêmin Hewramî li Washington bû peymangeha Rojhilata Navîn ew mêvan kir ji bo behskirina çend pirs û pêşhatên nû li herêma Kurdistana Iraqê şerê Daeş û keş û hewayê siyasî li Herêbê. Luqman Ehmed li wir amade bû ev rapor gihandiye. هێمن هەورامی بەرپرسێ ئۆفیسا پەیوەندیên derve yê Partî Demokratîk Kurdistanê Iraq li ser şerê Kurdan li dijî Daişê û stratîjiya hêzên pêşmerge di vî şerî de şirove dike û dibêje. Ez dixwazim nerînên xwe ji we re diyar bikim ku wê şerê Daeş gelekî dirêj bike û bi salan dê berdewam bike. Hebûna Daeş ji ber têkçûna siyaseta Rojhilata Navîn e û xurtbûna jê derûpiştgirên wê ne gorê didin çekdarên nû بۆ tevlîbûna Daişê û ya din jî ji ber kêmasiyên leşkerî û dana çekên giran cê pêşmergan re ye û ger ew jê der neyê rawestandin û têkbirin wê her şer berdewam bibe û qurbanî jî zêdetir bibin. Li gorî gotina Hewramî çekên got dikevin destê pêşmerga nebesin ji vî şerî re pêwistî bi çekên giran heye û divê got Amerîka welatên Ewropî yekser tang mûşik û alavên leşkerî yên giran û pêşketî bidin destê pêşmerga bêgot di Bexdayê re derbas bibe. Kêşev û alozî di nav Bexda û Hewlêrê berdewam dibin ji ber siyaseta Bexdayê got dibe herêma Kurdistanê ji Bexdayê cuda bibe û bibe serbixwe. عێراق تێک چوویە و ئەو نەماوە دەگەرە وەک بەری بەری حزێرانە 2014 نها بە تەمامی مە عێراقەکە نو هەیە ناوەک یا بەرەیە. Caliyekî din ve jî aloziyên siyasî di nav Perlemana Herêma Kurdistanê berdewam dibin ya herî berçav ya serokatiya herêmê ye û mana Birêz Mesûd Berzanî ye û dibe got di dawiyê de helbijartinên zû li Perlemanê bên kirin li gorî gotina wî. Herêma Kurdistana Iraqê ne tenê ye di şerê li dijî Daişê lê belê YPG li Rojavayê Kurdistanê jî şerekî qurs dike û serkeftinên mezin li wir bi dest xistine li dijî Daişê lê diyar dibe got pêwendiyên her du aliyan ne di rewşeke baş de ye ji ber siyaseta PYD ya yekalî li gorî gotina wî lê dîsanê jî yekîtiya siyasî ji Kurdên Rojava re gelekî pêwîst e. ما سیاست ما دگل سوریه اوه کو مسئله کردویری پیش کوید کردستان سوریه بیت پاراستن اکریزی نافبرا کردات سوریه هبید نافبرا پیشمرگید کردستان سوریه نافبری یپگی و اف خلافات خو نهیلن و ریکی ندن مسئله کردی ببیت ضحیه اجندات اقلیمی لازمه کرد بو خو اجنده هبید.
هەرێما کوردستانە عێراقی و هێزên پێشمەرگێوێ تانوها شەڕ لە دژی داعشێ دکن بێ تۆ ئالیکاریان بەرچاو گەلۆژنها و پێوە وێ هەلوەستا ئەمریکا و وڵاتێن دن دە دەرباری کوردان دە بێگوهرتن یان نا. لوقمان ئەحمەد، دەنگێ ئەمریکا. ساڵانە نزیکەی 500,000 کەس بەهۆی ڕووداوی ئۆتۆمبیلەوە یان کەوتن یانیش نەخۆشی ترەوە دووچاری کێشەی دەماری بربڕەی پشت دەبنەوە. وەک ڕێکخراوی نێونەتەوەیی تەندروستی باسی دەکات، ئێستاش توێژەرەوەکان کار لەسەر چاندنی ئەم دەماری بربڕەی پشت دەکەن کە دەشێت ڕۆژێک لە ڕۆژان ببێتە مایی سەر لە نوێ کەوتنەوە جوڵەی ئەوانەی دووچاری ئیفلیجی بوون. بەری 6 هەفتەیان ئەڤ مشک نکاربوو برێڤە بچە. ستونێویە پشتێ یەکجار خراپ ببوو. لێ ئەو نوها برێڤە دچە بە ئالیکاریە قاویشا پشتێ. زانەیار لە سویسرا ئالاڤەکە نو چێکردن کو دەهێلە بە دەرمانن ئەلەکتریک ستونا پشتێ یا مشک بلڤلڤە. ستەفنی لاکۆر ئالیکارە پرۆفیسۆر لە ئینستیتویا سویسریا تەکنۆلۆجی لە لۆزان ئەڤ ئالاڤ جەرباند و دیت کو گەلێک باشین وێ هەنە. دیگەل تێکەڵاوان دەرمانن ئەلەکتریک ئەمە بزانن گەلووی ئاریکاریە بدەپیان کو بەڕێڤە بچن یان نە. مناس کرد کە بەڵێ ئەو دکارن. مکاری بوو پشتی چەند هەفتەیان vê alavê li ser heywanên din bikarbînin yên ku nîkarin berêwe biçin. Ev alav ya bi navê îdora ye wekû dermanekî ye ji bo êşa piştê û xirabiyên li piştê hatine kirin bi teknolojiya kevin. Ev alav nalivlivît gelek bêne mişk bi xwe bilivlive. Me alavek dexwaz ku demeke dirêj bimîne di lejda bêne em dîsa derman bikin. Loma pirsa yekem ev bû ka eger ev alav nerin be wê gwardinekî çi bike yan ne. Ew dibêje belê guhartin heye. Îdora ji silîkonek nerim hatiye çêkirin û du taybetiyên wê hene. Microchannelek yan jî alavek biçûk heye ya dihêle lêkolîner derman yekser têxin di cihê stûna piştê de. Platînek xurt di vê alavê de heye ya dihêle cihê xwe bigire û bizivira çi gava mişk dixwaze bilivlive. Îdora wî cihî tenê dilivlivîne ya ku nikaribe tena xwe bilivlive. Da ku mişk bê qawîşa piştê birêve biçe, divê rihên stûna piştê di gel me jî baxive da ku kontrola birêveçûna wî bike. Niha çî girêdana wî bi mijîva tuna. Divî em rêyekî bînîn da ev her du bi hevra kar bikin. Ev wê bihêle ew kes me jî xwe bikarbînin da ku kar be birêve biçe. Karanîna vê alavê li ser mişkan wê bibe pêngaveka mezin ji bo bikaranîna wê bo xelkên ku nikarin birêve biçin û li bendî dermanekê başin da ku karibin birêve biçin. Ravîn Doskî, Dengê Amerîka. û fistek belkû gelek rengên diyên çerezan ji saxlemiya mirovan ra giring e. Eva encamê vekolîneka zankoyeka Holandiya. Te divê bawer bikî vê raporta Sema Dizeyî temaşe bike. لێکۆڵەران لە هۆڵەندا دەڵێن کە خواردنی چەرەز هەموو ڕۆژێک مەترسی بەهۆی ژمارەیەک نەخۆشی کم دەکاتەوە. پرۆفیسۆر پیت ڤاندەن براندەتی زانکۆی ماسترێخت وا دیارە خواردنی گوێز و بادەم بۆ پاراستنی هەردوو ژێن و پیا بێت و ئەوە لە کۆی مردنەکاندا بووە لە هۆی هەر مردنیەک. سوودی تەندروستی چەرەز دەمێکە ناسراوە، بەڵام ڤاندەن براندەت دەڵێت ڕۆژێ 10 گرام چەرەز بەسە. ئەوەی بۆمان دەرکەوت کاریگەری سوودی گوێز و بادام کەمترە لەوەی لە پێشدا ئاماژەی پێکراوە. لێکۆڵەران دەڵێن کە ئەم سوودەی چەرەز زیاتر لە فستقی سوودانیان نەک لە دۆشاوەکەی. بە هیچ شێوەیەک ئەوە کاریگەری نیشان نەداوە. دۆشاوی فستقی سوودانی خۆی ڕوون و شەکری هەیە و لەوانەیە ئەمە سوودەکانی تەندروستی ئەم چەرەزە لێ ببات. سەما دزەیی، دەنگی ئەمریکا. بەڵێ تەماشەوان هێجا ئەوێن فستق بدەسوان نەکەون گولا بە ڕۆژە هەیە یان گوز و بەهیبژی.
هەمان قازانژی تێداهێنا بینەران هەتا ڕۆژە سێشەمبێ دەخلیشەمەوە بەڵێن ساڵح و تەڤایە ستافی کورد کۆنەکشن ساغی و سڵامەتی گۆڕا دەخوازن خدا حافیز.